هەمیشە بەردەوام کە باز لە کۆمەڵگایەک وڵاتێکی پێشکەوتوو دەکەین یەکسەر دەگەڕینەوە بۆی کە ئەو وڵاتە یاسا تێیدا سەروەرە و یاسا بۆ تەمایەوەی کە ڕێخستنێکی جێگیر بۆ کۆمەلگایە بکاتوە بۆتەوەی پێشخستنی و کۆمەلگایە. زانین یاسا چ ڕۆڵێکی دەبێت لە پێشخستن لە بەرەو پێچوونی و کۆمەلگایە و هەرێمی کوردستانی ژەر باز دەکەین لەو نێوەندەدا ئایا تا چەند گرنگە یاسا سەروەر بێت و یاسا ڕۆڵی هەبێت و شاری هاوڵاتیان سەبارەت بە یاسا و بابەتە یاسایەکان و گرنگی پێدانیان و وا بکەن کە لە خۆیانەوە دەست پێ بکەن کە یاسا سەروەر بکەن و هەمیشە بەردەوام بۆ یەکلایەکردنەوەی کێشە و گرفتەکانی نێو کۆمەلگایان پەنابەرنەبەر یاسا و پەنابەرنەبەر دادگاکان هەڵبەتە گەر دادگاکان سەر بە خۆیان هەبێت و حیزب و لایەنەکانی دیکە دەست نەخەنە نێو یاسا و نێو دادگاکانەوە. گفتوگۆی زیاتر دەکەین لەگەڵ میوانەکەمان بەڕێز کاک ئیماد حەمید پارێزەر. کاک ئیمادیان زۆر بەخێر بێت. بەخێر بێت. کاک ئیماد هەر لە گشتی دەست پێ پێش ببینە سەر هەرێمی کوردستان تا چەند گرنگە تاک وشیاری یاسایی هەبێت و ئاگاداری بابەتە یاسایەکان بێت هەڵبەتە بە بەدەزێنانی کۆمەڵێک ماف بە یاسا دەتوانێت هەم خۆی هەم کۆمەلگاکەی بەرەو پێش بێت. بەڵێ سوپاس کاک دەنێر بۆ دەفەتە ڕاستەکەی پرسیارەکە ئەگەر تۆزی سەرەتاییترکەینەوە لە بنەڕەتە یاسا هەر بۆ هەیە ئێمە بۆ گەشتێتە ئەو مەرحەلەیە کە مرۆڤایەتی بە شوێکی گشتی بۆ گەشتێتەوە مەرحەلەیە کە لە چاخە کۆنەکانە ڕێبکەون لەسەرەوەی کە شتێکە بێ ناوی یاساوێ لەبەروی مرۆڤ ئینسان تاگ لە هەموو زەمانێکا بدای بەرژەوەندەکانی خۆیەوەیەتی بەرژەوەندەکانی ئێمەش ئەچێ بە ناویەکە بەرێکەوتن دروستەکە لە پێناو کەمکردنەوەی بەرێکەوتنەکان و تەنزیمکردنی بەرژەوەندەکانی ئینسانیت تۆ پێویستت بە کۆمەڵ قاعیدە بدەمە و ڕێسا هەیە بۆی پەیوەندیانە بە یەکەوە ڕێک بخە دواتر کە دەسەڵات دروستە بێت لە قۆناغەکانی دواتر ئەو قۆناغی کە دەسەڵات هێمنە بەسەر خەڵکاکە و مافەکانی خەڵک پێشێلەکە لێرەوە شتێک دروستە بێ ناوی دنیا پەیمانی کۆمەڵایەتی و کۆی کە لە زانستی سیاسیەکانە باسەکرێت ئەم پەیمانە کۆمەڵایەتی کە ڕشەوەی دەستورە دواتر خۆی دەرەخا و دواتر یاساکانیش دێن لە ژێر بنەمای ئەو دەستورا کارەکەن و خۆیان لەگەڵ دەستورەکە ئەگونجێنن بۆ تەنزیمکردنی ورد و درشتەکانی کۆمەڵگا هەر لەم قۆناغانەدا دێک کە ئاینەکان سەر هەڵەدەن بە شێوەیەکی گشتی ئاینەکانی ڕۆڵێکی گاریگەری گەوریان ئەبێت لە ڕێکخستنی ئەم بابەتە کۆمەڵ عرف دروست ئەبێ عرفەکان ئەبینی بۆیە دواتر هەموو ئەمانە لە قۆناغەکانی تر ئەبنە بنەمایەک لە بنەما یاساییەکان تۆسە لە قانون عراقی کە باسی قانونەکەی بە تەنیا قانون خۆی بەز نییە بۆ بڕاردان چونکە تۆ قانون هەموو ورد و درشتێکی پێ نییە ئەگەڕێتەوە بۆ عرف ئەگەڕێتەوە بۆ قەواعیدی عەدالە ئەگەڕێتەوە بۆ مبادی شەرعی ئیسلامی ئەگەڕێتەوە بۆ عەقلی سەلیم ئەگەڕێتەوە بۆ سابقی قەزایی هەموو ئەمانە یارمەتیدەری دەسەڵاتە بن و یارمەتیدەری خەڵکە بن بۆی پەیوەندیەکانیان ڕێک بخەن بۆچی ئەم پەیوەندیانە ڕێک بخرێ لە پێناوی ئەوەی کە ئێمە بەریەک نەکەوین و کۆمەڵگایەکی ئاراممان هەبێ و خەڵک بتوانێت جیهەتێکە بێ کە من و تۆ کاتێک کە ناکۆکی و خلافمان لەسەر بابەتێکە بێ لەسەروی هەردووکمانەوە جیهەتێکە بێ کە بێلایەن بێ کە سەربەخۆ بێ کە وشیار بێ کە کۆمەڵێک بنەمایی لەبەردەسا بێ کە موسساتە دەبێ بۆی بتوانیت ئەم عەلاقانەمان ڕێک بخەینەوە ئەشبینی لەم ڕۆی دنیا ئەو وڵاتانە هەمومان ڕووی تێئەکەین کە وڵاتێکە زۆرترین یاسا تیا سەروەرە ئەبینی تەنیا ئێستا بابەتەکە بابەتی بەرژەوەندی و بابەتی وەکو ساڵی 90ەکان ئێمە خەڵک ئەچووە ئەوروپا بۆەوە ڕۆشت کە سەرچاوی مادی و داهات و دارایی ئەوانی هەبێ بەس ئێستا ئێمە لەوان باشتر بین لە بابەتە بەڵام خەڵکە ئەڕوا کاتە بابەتەکە تەنیا پەیوەندی بە بابەتی مادیەوە نییە شتێکی معنەویش لە پشتەوە ئیش ئەکات کە بریتە لە بابەتی سەروەری یاسا و لە تەنزیمات و لەوە ئێمە خوێندومانەتەوە ئەزانین لە چاخەکانی پێشترا لە زمانی دەسەڵاتی دەوڵەتی ئیسلامی لە مەنتیقانە خەڵک لەوێ هاتوتە بەغا مەسەلەن هاتوتە دیمەشق هاتوتە بۆچی چکە شارستانێتی تیا بۆ ڕێخستنی تیا بۆ تەنزیمی تیا بۆ قانونی تیا بۆ جۆرە لە جۆرەکان شارستانی ئەم بابەتی قانون تەنیا بابەتێکی عنسوڕێکی مادی نییە عنسوڕێکی معنەویشی تایە کە کاتێک تۆ هەست ئەەکەی شتێک وجودی هەیە کە ئەتپارێزێ هەست بە ئەمانەکەی ئیتر پەنانابی بۆ سوڵحی ئاشاعری پەنانابی بۆ تۆڵەسەندەوەی تاکە کەسی پەنانابی بۆ لادان لە قانون بەڵام کاتی ئەم ئەحساست لا دروست نابێ ئەبینی تۆ ناچارە بێ کەسەکە کە پەنابێتە شتێک کە لە دەرەوە یاسایە کە ئەمە بۆ خۆی جارێک تاوان دروستەکاتەوە زۆر باشە پرسیارەکە لێرە یعنی زۆر جار دەوترێت بۆ منە لە کوردستانە ئێمە فراغی بوونی یاسامان نییە بەڵکو فراغی جێبەجێکردنی یاسامان هەیە بەبزین لە کوردستانە تا چەندێک یاسا بۆتە هۆی پێشخستن و ڕێخستنی کۆمەڵگا وەڵای متعاقب لەسەر و قانون شتە هەیە ئەو شتەوانە ئێمە بەتەنیا کێشەمان لە تەطبیقکردنی قانونانیە بە پێچەوانەوە ئێمە کۆمەڵە یاسای زۆر و زەمەنەمان هەیە
کە بەداخەوتوانم بۆ مدای دروستبوونی پەرلەمانی کوردستانەوە زۆر بەر ئەم نقطەیە کەوتوین کە کۆمەڵی یاسای چاکمان هەیە ژمارە هەن زۆرە و ئەم یاسایانە یا سەربار و زیادن و هەر ئەسڵەن پێویستمان پێ نییە ئایا تا کۆمەڵ یاسان لەگەڵ واقعەکان ناگونجێ ئەمە شۆکارەکە یەک شتەکە ئێمە عەقڵێتی تەشریعیمان زۆر لە دواوەیە ینی دەرکردنی یاسا بریتی نیە لەوەی یانی ئێمە ئەبینی کۆنگرە ڕۆژنامەنووس یەکەم فراکسیۆنەکانی پەرلەمانی کوردستان ئەوە پرۆژە یاسامان تەقدیمی پەرلەمانی کوردستان کردو ئەمە وەکو هێنج بەکارێن وەکو مزایدە ئەم شتە هەر ڕاست نەکردو ئەسڵەن چونکە پرۆژه یاسا و یاسا بریتینە لە کۆمەڵی وەرخەتی نووسراو لە ناو سێ چوار وەرەقات و پێشکەشی سەرۆکاتی پەرلەمانی عەقڵێتی تەشریعی لە هەموو دنیا عەقڵێتێکە کە ئەبێ لە پشتەوە کۆمەڵێک کەسی ئێستا لە فەڕەنسا دانیێل خات ئێمە کۆتای یاساییمان هەیە ئەبێ لە ساڵدەی پەرلەمانی فەڕەنسی خەڵکی یە قانونی بن چۆن کۆتای ئافرەتان هەیە بۆ ئەوەی کە ڕێژی ئافرەتان بپارێزی لە ناو پەرلەمانە کۆتای قانونیشمانێ بۆی عەقڵێتی پەرلەمان ینی بەتاڵ نەبێ لە عەقڵێتی قانونی زۆر خەڵکە بینی ئەڵێ وانیشتنە ئەخر نەحەقی نییە فعلەن وانیشتنە پەرلەمان سەیرەکەی من خۆ کەسیان نەناسی لە لیژنەی یاسایی ینی تەطبیقاتی قانونیان نەبوو کەسێک بوو مامۆستای زانکۆ بوو یا پیشەیەکی ترێ بوو قانونی تەواو کرد بوو ینی لە بوارە قانونیەکان ملیم نەبوو ینی ئەوەندە قاڵ نەبوو لە بواری قانونیا ینی یەک ئەمە قەراراتی مەجلیسی قادی سەورەمان هەیە مەجلیسی قادی سەوری زەمەنی سەدام کە قەرارەکان ئێستاش لە عێراق نزیکی 9000 قەراری مەجلیسی قادی سەورەکاری پێکرێ دوای 20 ساڵ بەسەر ڕوخانی سەدامە ئەمە چیمان پێڵێ ئەمەمان پێڵێ ئەو قەرارانی مەجلیسی قادی سەورە دەریکردووە سەدام حوسێن و عیزە دووری و نازام عەلیکی مەهمانە نەبوون کۆمەڵی عەقڵێتی قانونی گەورە لە پشتی ئەمانەوە بوون کاتون کێشە و گرفتەکانیان چارەسەر کردووە بە قەرارەکە ئەوان فقط ئیمزایان لەسەر کردووە ڕاست ئەمەی حافی تیا بووە زوڵمیان تیا کردووە مەسەلەن هاتوون قانونیان پێ تعدیل کردووە بەڵام بنەماکانی کۆمەڵ عەقڵێتی قانونی گەورە لە پشتیەوە هەیە لەبەر ئەوە ئێمە لە کوردستان تەنیا فراغی بوون تەطبیقی قانونمان نییە بەڵێ ئێمە کۆمەڵی قانونیشمانەیە کە بەڕاستی و قانونانە کێشە و گرفتیان دروست کردووە و پێویستم قانونان کار لەسەر بکرێت ئێمە کێشەیەکی ترمانی لە پەرلەمان لە هەرێمی کوردستانەوەیە کە قانونەکان بۆ خلافاتی ئایدۆلۆژی بەکارهێنن یعنی تۆ قانون ئیشی چه دوو ئیشی هەیە قانون یا تا تەنزیمی علاقاتی بین خەڵکەکە استقرار بۆ استقرار دروست ببێ یاوە تا ئێوێ کۆمەلگان لە قۆناغێکەوە بگوازیتەوە بۆ قۆناغێکی تر تەطویری مجتەمع بکات نەک تەنیا استقراری مجتەمعەکە ئەوێ تەطویریکە ئێمە ئەزمموی ئەم تەطویرەمان لەکوێ هەیە لە تعدیلکردنی قانونی باری کەسێتی کە لە ساڵی 2000 پەرلەمانی کوردستان هەمواری یاسای باری کەسێتی ئەنجاما و کۆمەڵی تعدیلاتی تیا کرد ئەم تعدیلاتە بە هەدەفی چی بوو بە هەدەفی ئەوە بوو کە هەندێک شتێ بە جەریمە مەسەل مارە بڕین لەسەر بێشکە و ژن بە ژن و نازانم مارە بەجاش و نازانم چی ئەمانەی قەدەغە کرد ئەمە هەنگاوێکی زۆر باش بوو لە پاڵ ئەوە کۆمەڵشتیان دەرکرد کە ئێستا بینی قانونە لە پەرلەمانی کوردستان دەرچوو هاتووەتە ناو محکەمەیشی پێ ناکە بۆ چونکە محکمە پێ وایە ئەم قانونە پێچوانی دەستوری عراقیە ئەی کات خۆی عەقڵێتی تەشریعی پەرلەمانی کوردستان لەکوێ بوو کە درک بەوە نەکە ئەم قانونی تۆ دایەڕژی پێچوانی دەستوری عراقیە نەک تەنیا لە قانونی ئەحوالی شەخسیە یاسای وەزارەتی خوێندنی باڵامان هەیە دەستگاش ئەو دەسەڵاتەیە جێبەجێ نەکە بەڵێ جێبەجێ نەکردووە محکمەی تەمیزیش تەصدیقی قەرارەکەی محکمەی بڵێن ئەحوالی شەخسی کردووە توێتی بەڵێ ئەم قانونە پێچەوە ئێمە بینیمان لە ماوەی پێشووترا دادوەری دادگای باری کەسێتی ئەڵەبجی شەهید تاعنی لە بڕگەیەکی قانونیدا لە بەردەم دادگای فیدراڵی کە ئەوەی هێنانی ژنی دووهەم لەلایەن پیاوە نابێت بێتە سەبەبی تەفریق ینی ژن ناتوانێت بە هۆکاری ئێمە داوای جیابوونەوە لە مێردەکەی بکات باشە و محکمەی دادگای باڵای فیدراڵی وتی بەڵێ ئەم نەسی پەرلەمانی کوردستان دایناوە لە ئەسای باری کەسێتیە نەسەکە پێچوانی دەستوری عراقیە من ناڵم باشیان خراپە من لێرە حکمی ئەوە نادەم ئەڵم عەقڵێتی تەشریعی لە پەرلەمانی کوردستان لە فەراغێکی گەورایە و ئێمە خەڵکیمان نییە کە لە پەرلەمانی کوردستان پرسیان پێ بکای ئەنی سەیرەکەش لەوایە کاک دانێر لەم خوڵی پەرلەمانی کوردستانە ئێمە لیژنەی یاساییمان هەبوو ڕاوێژکارانی پەرلەمانی کوردستانمان هەبوو لیژنەیەکمان هەبوو حەڤە کەس بوون کە سەرۆکایەتی پەرلەمان بە گرێبەست کاری پێکردوون یعنی هەر پرۆژە یاسایی بە سێ فلتەراتێ پەڕیوە اینجا حاڵی یاساکانیشمان لە پەرلەمانی کوردستان ئەمە پەیوەندی بە عەدەدەوە نییە تۆڵی 50 قانونی کۆ کردوێتەوە نا عەقڵێتی قانونیەکان کوان ئەوانەی کەسە ئێمە لە دەوری پێشوا ئینسانانی وەکو شێروان حەیدەری وەکو دکتۆر نوری تاڵەبانی ینی کۆمەڵ خەڵکانێک کە لە ڕووی قانونیەوە قودرەتی قانونی بەهێزیان هەبوو
کە شتەکانیان داڕشتووە هەستت کردووە کە ئەمە شتانێکە کە فعلەن لە ڕووی قانونی و زۆر سیاغێکی بەقۆتە بەڵامی یاسامانەیە لە ساڵی 2009 پەرلەمانی کوردستان دەیکردووە لە ساڵی 2009 تعدیلیان کردووە هەر قانونەکە بەرگەی ساڵێکی نەگرتووە لە کاتێک ئەمە قانونمان لە عێراق لە ساڵی 1928 تا ئێستا تەنفیزەکرێت تەنفیز ئەحکامی ئەجنەبی لە 28 تا ئێستا تەنفیزەکرێت تعدیل نەکراوە قانونی مدنی ساڵی 50 کە قانونی عقوباتی ساڵی 69 بوو ئەو عقلێتە تەشریعیە زۆر جار من ئەم شتم بە ڕۆژنامەنووسەکانی شوت لە دانیشتنەکە زۆر جار گوێم لێ بێ کاتێک کە ڕۆژنامەنووسان بە یاسای کاری ڕۆژنامەگەری حکم نادرێن بە یاسای عقوبات حکم درێن ئەڵێ ئێ وەڵامی بە یاسای بەعکس حکم دراوین کاکە یاساکە بەعسی نییە یاسای عراقیە ئەو قانونش دانراوە بۆچی ینی پرسیارەکە بە ئەوە نەبێ پرسیارەکە ئەمە بێ بۆچی دادگا ناچارە بە یاسای کاری ڕۆژنامەگەری کە پەیوەندیدارە بە ئێوە کار نەکا بگرێتەوە بە یاسای عقوبات کار بکە بۆچی لەبەرەوەی یاسای کاری ڕۆژنامەگەری یاسایەکە پڕ لە کەمەکورتی یاسایەکە کە نەیتوانیوە پێناسی ڕۆژنامەنووسمان بۆ بکە ئێستا تۆ بڕۆ بۆ قانون گەرە نازای ڕۆژنامەنووسکێ خەڕوازە نیە لە بەرچاوکە ڕۆژنامەنووسکێ پێ نەوتوی کە ئەو جەریمانی ڕۆژنامەنووسیکا کامەیە کە مەشمولە بە غرغامە کامەیە کە مەشمولە بە یاسای خراپەکارانی ئامریکانی پەیوەندی تەداخل ئەم قانونەکە یعنی ئێمە عقلێتی ئەوەمان نییە بۆیە زۆر جار ئەبینی کە ئەچیتە بەردەم دادگایەکە بۆ ئاراستە ناڕواکە خۆت بەدڵتە یا بۆ ئاراستە ناڕواکە تۆ پێ دوایە ئەبێ وابێ بۆ چونکە قانونەکە ینی پێویستی بە دادگا ئەوەندی ئەو نقطەیە پێویستی بە قانونەکەوەیە ئێمە عقلێتی قانونیمان ئەوەندە بە قۆت نەبووە قانونێکمان بۆ دابڕژێ کە خەڵک هەست بە ئەمان بکە لە سایەیە بۆیە یان ئەسڵەن بەشێکی باشی قانونەکانمان قانونێکی دواکەوتون ینی بۆ نمونە یاسای سەلماندن کاتێک کە تۆ ئەتەوێ شتێک بسلمێنی لە بەردەم دادگا بە یاسایەکی سلمێنیکەی 50 ساڵ لەمەوە پێشە ئێستا و 50 ساڵ لەمەوە پێش کوێی لێ کە چێتا تۆ قانونی دوێنێ ینی بۆ مصطلحینەکە قانونەکان تۆ سەلەفی ینی زۆر لە دوا ینی ئەوێ ئێمە بە 50 ساڵ پێش ئێستا و عقلێتی 50 ساڵ پێش ئێستا بێنی بەسەر ئێرە تەطبیقی کات کە ناکرێت باشەکانی مات کۆمەلگای عێراقی و هەرێمی کوردستان بەگشتی کە پێش ناکرێت کە ڕێخستنی نییە لە نێو ئەم کۆمەلگایەدا ئایا پەیوەندی بە خودی تاکەکانەوە شەری یاسایان یاخود پەیوەندی بەو هەموو یاسا کۆنانەوە هەیە کە بوونیان هەیە یان چی بکرێت بۆی کە بۆچی کۆمەلگامان هەین بۆی لە ڕێگەی یاساوە پێش نەکەوت و لە ڕێگەی یاساوە دادگەری بەرقەرار نەبوو لە نێو ئەم کۆمەلگای عێراقیدا بەگشتی هۆکار بۆچی ئەگەڕێتەوە ئایا سیاسیەکانمانن یان چییە؟ لە ڕاستی لە بڕێ بە کۆمەلگایەکی قانونی نەبووین هەر قوڵایی کۆمەلگاکە تۆ سەری دەستوری ئەمریکاکە دەستوری ئەمریکا خۆ 200 ساڵ پێش ئێستا نووسرا باشە بۆ نووسەبوون بەریتانیا عورفیە ینی هەر ئەماشتە پەیوەندی بە قوڵایی کۆمەلگاکەەوە ینی ویست ئەم نمونە بێنمەوە کاکدانێ ئێمە دەستوری ئەمریکی 200 ساڵ پێش ئێستا نووسراوە 2 ساڵ پێش نووسینی دەستورەکە مەزانی وەز ئەمریکا چی وەزێک بۆ کۆمەلگاکە چ فەوزا و پێسەروبەریەک بووە بەڵام دێن دەستورێک ئەنووسن کە دەستورەکە تا ئێستا ساری مەفعولە بەڵێ تعدیلاتی زۆری تیاکراوە و بەردەوام تعدیلی شەکرێ بەڵام کێکە لە دەستورانی کە لە عالەمە زۆر بەقوتە بۆ چونکە ئەو عقلێتی کە دەستورەکەی داڕشتووە و ئەو تعدیلانی دەستورەکە کە کراوە بەڵامیشی لە دەستورە عراقیانە کە نووسراوە یەکێک لە قانونیە باریزەکانی عراق نووسێتی لە داشتەکانی ئاڵێ من دەستورەکە بۆ نووسی ڕۆژ لە شایخانەی دانیشت بووم وەزیری ناخۆ عراق بۆ شایخانەکە دانیشت وتی فلانکەس وڵای ئێمە ئەوە حکومەت کودەتامان کردووە حکومەتمان پێگەناوە مانەی دەستورێکمان هەیە بۆ دەستورێکمان بۆ نانووسی وتی بشم بۆ ماڵ و کارەباش نەبوو لەبەر چرای بە دووشە دەستورەکە بۆ نووسی یان بە وەزیری ناوخۆ یا بەسەر وەزیرە يعني دستوري وڵاتێ بە دووشەوە لەبەر چرایەکە زەلامێک بینوسێتەوە تۆ ناتوانانی تەسەوری ئەوە بکەم کۆمەلگایکی قانونیە و لەبەر ئەوەی ئێمە ئەم دەوڵەتانی ئێمەش بەتابەت دەوڵەتی عێراقەکە سەبەر نمونەوەریگرین دەوڵەتێک لە 1920ەوە تشکیلی گرتووە و دەوڵەتێکە کە لە سێ پێگاتی جیاوازی سونە و شیعە و کورد و عەرەب و ئەمە دروست بووە قەت یەک پارچەیمان بە خۆمانەوە نەدیبینەوە بۆ نمونە تورکیا سیرەکەی دەستورێکیە دەستورەکە محتەرەمە ڕێز لێ گیراوە بە هەزار حاڵ توانی تعدیلیکی یعنی کۆمەڵێک بنەمای قانونی تایە ینی کاری لەسەر کراوە دەستورە بەس دەوەی ئەم بە وڵاتێکی نامستەقیر بووین و دائما کێشی نەتەوایەتیمانە بۆ کێشی مەزهبی دەبۆ کێشی چینایەتی دەبۆ ئەسڵ هەر مەجالی ئەوە نەبوو کاک دانێر ئەم شتانە هەر لە ناو دنیای ئیسلامی جواب بووە ینی کەی شارستانتی ئیسلامی دروست بووە لە زەمانی خولەفای ڕاشیدین نەبووە لە زەمانی ئەمەوی عەباسیەکانە بۆ چونکە لە زەمانی تەسیس هاتووە ناتوانی شت پێش بخەی لە زەمانی ئیستیقرار هاتوانی ئێمەش کۆمەلگایکی قەت مستەقیر نەبووین کە 600 700 ساڵ حکوممان کردبێ یا خۆمان توانی بێتمان حکوم بکەین یان لە چوارچێوە عێراقێکمان هەبوو بێ کە وەکو ئێران ینی 5000 ساڵ شارستانێتی هەبوو بێ ئێمە هەر نازانی دوێنێمان چی بووە ینی تا ئێستاش بۆمان ڕوون نەبووتەوە کە هەر تاریخمان دیار نیە چجا بگابووی کە ڕاستە لانکەی شارستانەتەکان لێرە بووە حامورابی لێرە بووە مەسەلەن ئەوە لێرە بوو بەڵام ئەمە ئیستیقرارەتی بۆ خۆیەوە نەبینەوە ماوەی کورد بووە
ولا ما کوتانە سەقامگیر نییە سەقامگیری نییە ینی عراق لە هیچ شوێنەکە بۆ نمونە ئێستاشی بەسەرەوەی دوای 20 ساڵە وەرە دەستوری هەمیشە عراقی ساڵی 2005 نووسراوە تا ئێستا بینی دادگای فیدراڵی وردە کەوتوتە سەر پێی خۆی و خەڵگەوێ پەنای بۆ بەرێ و بۆ يعني معقولة تو دواي 20 سال ما العلمي يك نقطة كاغدانير هر خودي دادگاه فيدرالي كدستوري نیه چونکە دادگای فیدرالی بە قانونی دروست بووە کە پێش دەستوری عراقی قانونی ئیداری موقتی دەولەی زەمەنی ئەو کاتی بریمەر لێرە بوو بە قانونێک ئەم دەستور ئەم دادگای فیدرالی دروست بووە دواتر کە دەستورەکە هاتوۆتە بوون قانون دادگای فیدرالیەکە نەگۆڕاوە قانونەکەشان نەگۆڕیوە هەر بۆ یاسایە تا ئێستا بەردەوام بوو محاولەیەک بوو لە دەوری پێشووی پەرلەمانی عراقی بووی کە یاساکە بگۆڕن ئەوش فەشەلی هێنا گەڕانەوە بە قانونە کۆنەکە بۆ چونکە پێکاتەکان لەسەر شێوازی دادگای فیدرالی ڕێنەکەوتن بۆیە بینی ئەمانە پەیوەندی بە قوڵای کۆمەلگاکەەوە هەیە و پەیوەندی بە تاریخی ئەو دەوڵەتەوە زائدن کاکدانەوە پەیوەندی بە وشیاریەوە هەیە ئێمە تا ئێستا لە عراق و هەرێمی کوردستان تۆ بوو نمونە ئەبینی تەلەبەیەک 16 ساڵ ئەگەر بە زانکۆشی بۆ حسابکەی لایانی کەم 16 ساڵ خوێنێ ئەگەر هیچ ینی ڕێکیش بڕاو نەمێنێتەوە 4 ساڵی زانکۆشی بە 5 و 6 نەبێت لە 16 ساڵە مادێکی قانونی ناخوێنێ تۆ لە مەکتب مناڵەکانمانە بینین فیزیا خوێنی کیمیا خوێنی کۆمەڵایەت خوێن عەربی خوێن مەوادی وایە لێک ئێن بۆی فەقیرە هەر سەری لێ تێگەچێ بەڵام وشیارێکی یاسایی دەرزێک نییە مەسەلەن قوتابێکی ئامادی کە ئەگاتە تەمەنی ئەوەی کە ئیجازەی شۆفێری مۆڵەتی شۆفێری وەرگێ بەڵام هیچ مادێکمان نییە کە باسی یاسایی هاتوچووی بۆ بکە یاسای خراپەکارهێنانی ئامریکانی پەیوەندی بۆ بکە قانونی مخدراتی بۆ بکە کە ئەمانە شتانێکن پەیوەندیدارن بەو تەمەنەوە کە بێ ئەمە ئاگەی لە سەرەتایی و لە ناوەندی یاسای مافەکانی مناڵ کە و تەمەنە بەپی پێناسەکانەکەوێتە مناڵەوە ئەبێ یاسای مافەکانی مناڵ کە تاسیمە لە کوردستان یاسای مافەکانی مناڵشمان هەر نییە ئەم بابەتانە پێوێت لە زانکۆیە کۆمەڵێک مادەی ترەیەک ئەبێ بخوێنری یعنی ئێمە کە تۆ کاتێک وشاری یاسایی نادی بە کەسێک چۆن چاوەڕێکی ئەم کەسە قانونی دەچێت چۆن چاوەڕێکی ئەم کەسە ڕێز لە یاسا بگرێت چۆن چاوەڕێکی ئەم کەسە بەیانی ئەگەر تووشی کێشەیەک بوو لە ڕێ عشایری و حەلی نەکاو تۆڵی شخصی وەرنەگرێتەوە پەنابێتە بەر قانون کە تو ئەسڵەن هەر وشارەکەت پێ نەداوە کە لە تەلەڤیزیۆنیش گوێی لێ بێ ئەڵێ کاکە چیتە بۆ محکەمە 2 ساڵی پێچ تاکی سەگت بۆی لای بێتەوە ئەمە ڕاستە باشە ئەوەی کە باست کرد ئەبێتە هۆکار بۆی کە منی هاوڵاتی کاتێک ڕووداوێک ڕوویە یان بەڕاستی پێویست بەوەی کرد ینی پەنابەرمە بەریاسا پەنانە بم یان نەچمە لا لە یاسایەکەوە هەموو ڕێگێکی تر بگرمە بەر ئاخر جاربیر لە یاسا بکەمەوە بۆچی چووکە بە لە دنیای دەرەوە ئێستا محکەمە دروست بووە لە ماوەی 24 ساعتە ئەو کێشانی کە سەرەتایین و ئەکرێ بە زووی حەلبن لە 24 ساعتە بۆ دیگلای کاتەوە لێر هەر لە 24 ساعت سکاڵاکە لێ وەرناگرێ ینی چ بگا بۆی کە کێشەکەت بۆ دیگلای بکات بەبەست بۆی ینی ئەوە کات کەیتر ئەمەی هاوڵاتی دەست لە یاسا بشوێنیان پەنانە بێنە بەر ڕاستی قانون مشکلەکەی کە بەدیلی نییە ینی تۆ ئەگەر لە سڵحی عشایریش لە هەر بوارێکا بکەی ناچار هێر بێتەوە وەردەم قانون بۆی بۆ تەزدیقکە لایەنی کە ئێمە گرفتەکە نابێ بۆ چارەسەر بکەین کە بچینێ دەرەوەی یاسا چکەوە بەدیل نیەوە حەل نەبوو ئێمە مەکتەبی کۆمەڵایەتە حیزبەکانمان هەیە و بابەتی عشایریمان هەیە و چیمان هەیە بەڵام بینی ینی ڕێژەی کوشتنەکان کەم نابێتەوە ڕێژەی ڕووداوە کۆمەڵایەتەکان کەم نابێتەوە ڕێژەی بۆ چونکە بەڕاستی ئەمە بەدیل نییە ئەمە ینی موسەکینێکە تۆ ئەیدەی بۆی کێشەکە گەورەتر نەبێت تەنیا تۆ توانی ئەمەی پێ بکەیت کاتەی شتێکە بێت هاوکاری یاسا بەتەشیت بە بێگومان ئاین هۆکارێکی زۆر پاڵپشتێکی گەورەی یاسایە ئێمە بەڕاستی ئەگەر ئەم وشاری یاسایە لە ڕێی مەکتەبەکانیشمانەوە نەبووایە لە ڕێی ئێمە زیاد لە 10,000 مزگەوتمان هەیە بۆ نمونە ینی چەند هەزاریان تۆ وتاری ئاینی تیادرێ هۆکاری هەر لەبەری پەیوەندیکی گەورە بۆ نمونە لە عراق یاسا عراقیەکان پشتێکی گەوریان بە قانون بە ئاین بەستووە ئەمە عرف و عادەتی ئێمە هۆکارێکی زۆر یارمەتی دەرە لایەنە کۆمەڵایەتەکەمان ینی تۆ بۆ نمونە خۆپیشاندانەکانی فەڕەنسا بینی لە خۆپیشاندانەکانی فەڕەنسا چ دۆخێک بۆ وڵاتە دروست بووە چ دزیکردنێک دروست بووە چ دەستدرێژیەک دروست بووە بەڵام ئێمە 63 ڕۆژ خەڵک لە بەردەی سەراف بە پێوە بوو کەسێک دینارێکی لێ نەبرا ئەمە چی لە پشتی ئەمەوەیە ئەو لایەنە عورفی و دینی و عشایری ئەوەی کە ئەمە هەموو جار ئەو شتە بیستین دەڵێ کابرای ئەجنەبی کە دێ بۆ ئێرە زۆر پیسێرم دوکانی زەڕنگارە کراوەوە و بازاری دۆلارەکە دینارە و ناوەڕژا و زۆر ئەتیادی مامەلە ئەمە لە وڵاتی تر نبینی و فعلا ناشی بینی ینی ئەوانەی کە دنیای دەروان دیوە ئەزان ئەم شتانە نبین ینی خۆم خەڵک لە دەرەوەهاتوو لە بەریتانیەتی وڵای ئاو زەڕنگارە لە بەریتانیا بێ خلال نیو سەعاتا بۆتە پێچنەوە یاکشتی تیانەیاڵە لای ئێمە کابرا هەر داشی خاچی بۆ مزگەوت زۆر احتیادی کلیشە دڕابەکە دانایەتەوە ئەوەندە ئەمینە ئەمە ڕاستە بەشێکی پەیوەندیدار بە بەلایەن ئەمنیەکەوە ئێمە ئەگەر ینی
توانی ئەوەش نەکەیت بەڵام بەشێکی گەوریمە پەیوەندیدارە باگراوندی خەڵکەوە لە ڕووی دینیەوە کە شتە بە حرامە زانێت لە ڕووی ئەفی کۆمەڵایەتیەوە کە بە عیب بێزانێت کە کابرا بە ماڵی خۆی زانێت و حیمایەیەکە ئەی من هەموو جارە وەڵام لە دوای دروستبوونی قەیرانی داراییەوە ئەوەی کە یارمەتیدەری کۆمەلگای ئێمە بوو بە پێوە ماوەتۆ لایەنە کۆمەڵایەتەکەیتی ئێوە لە ڕاگەاندەکان بینین بۆ نمونە لە ڕەمەزانە دەستگای بەخشین ئەوەنە ملیار دینار یخۆمەی پارەی حکومت نییە وانە پارەیە خەڵکی دووبارە دێتەوە ئەمە چی دافعی ئەمێ لەوچی ئەمە لە دنیای دەرەوەیە زۆر دەگمەنە شتە ببینی کە خەڵک لەوچێت پیسیر بێت نانێکیشی بۆ بکڕی ئەڵە تۆ پارەی خۆ بۆچی بۆ مەسەرفەکەی بەس ئێمە چووکە باگراوندێکی دینی بەڵێ ئێمە ئەتوانین ئەم شتە بەڵام کێشەکەەوە تەوزیف نەکراوە ینی ئێمە کێشەکە ئەوەیە لە بینی دادگاکان و بڵین وەزارەتی ئەوقاف و وەزارەتی پەروەردە و وەزارەتی ڕۆشنبیری و لایەنە پەیوەندیدارەکان بەشێکی گەورەی تەتەووری مجتەمع بە موسساتەوەی بەشێکی گەورەی پابەتکردنی خەڵک بە یاسا پەیوەندی بە موسساتەوەی بەڵام ئێمە ئایا موسساتەکانمان بەڕۆڵ خۆیان نستاون تۆ دەستی سەر بەخۆی مافی مرۆڤت هەیە بۆ نمونە ئەم شتە باسەکەم ئایا دەستی سەر بەخۆی مافی مرۆڤ لە ساڵانی دروستبوونی پێشتریا بە ڕۆڵی خۆی هەستاوە ئایا دەستگای نەزاهە بە ڕۆڵی خۆی هەستاوە پەرلەمانی کوردستان بە ڕۆڵی خۆی هەستاوە لەبەرەوە بینی لەبەری موسساتەکان موسساتێکی لاوازن بۆیە خەڵک ناچارە پەنابەرێتە بەر شتێک کە لە دەروی دادگا کە دێتە ناو دادگاش ڕۆتی ناتەکەی ئەمەندە زۆرە قانونەکان ئەوەندە کۆنن دەستی دادگا بەسراوە ینی لە ڕاستی ئەڵێ حاکمەکەەوە دوای خستم ئەو پەیوەندی بە حاکمەکەەوە نییە ئەو حاکمەش ناچارە پەیوەندیدار بێ بە یاساکەوە پەیوەندیدار نابێت طرفەکەی بەرامبەری جەنابەت تقطعنی لێدا تەمیزێکاتەوە لەبەری پابند نەبوو بە قانونەکەەوە ئێمە ڕێکاری قانونی زۆری ئاوەمان هەیە کە زۆر ڕۆتیناتە و هیچ پێویست نییە بەڵام لەبەری قانونەکە کۆنە و دادگاش ناچارە پابند بێ بە یاساکەەوە ئەبینی کە دادگاییەکانمان ئەوەنە توڵێکیشی خەڵکە تااقەتی نامێنێ بێ بەدەوێت یا ئەڵێ دوای 2 ساڵ بن ڕاگام لێنە بۆ تەلەفۆنیان بۆ کورد و جوانەوەرە و محکەم بۆ فلان ئەمە پەیوەندی بەچیەوە پەیوەندی خۆ کابرا چیشی بە تۆ هەیە بدێنێت یان نەدێنێتەوە بەڵام ناچارە بشدێنێتەوە لە بڕۆی ڕێکارە قانونەکە بۆی دیاری کردووە کە بێ بۆی بڕیتەوە ئەمە وای ئەم مماتەڵەیە لە قانونا طبعا ئەمە بنەماکی یاساییشە کە مماتەڵە لە قانون جۆرێکە لە زوڵم کاتی تۆ مافەکەت دەبێ ئێستا وەریگریتەوە بەڵام دوای 2 ساڵ وەریگریتەوە ئەمە جۆرێکە لە جێ خۆیان هەر زوڵمی لێ کردووی چووکە کاتێکی لێ بردووی باشە کاگیمان لە کۆتاییدا قسە بۆ بینەرەکەین بینەر خەڵکی کۆمەلگا خەڵکی ئاسا ئەم کۆمەلگایە چی بکە بۆی کە بە ڕێگەیەکی یاسایی ینی لە ئێمە لە خۆمانە دەست پێ بکەین هیچ ناکەمێک پێشکەین لەوانەش ئەگەر بە بەراورد وڵاتانی دیکە ئەماژ بە شتێکی جوان کرد پێش نەکەوتبین بەڵام ئێمە کۆمەڵ عرفی جوانمان هەیە کۆمەڵشتی جوان لە کۆمەڵگاکەمان هەیە لەوانەیە ئەوان قەت پێی نەگەن ئەمە تا چەند گرنگە ئێمە لە ڕووی یاسایەکەشەوە ڕێخستنێک و پێشکەوتنێنی کۆمەڵگاماندا بەرقەرار بێت لە ڕاستی ئەوەی کە پەیوەندیدارە بە هەر تاکێک لە کۆمەلگاوە پەیوەندیدارە بەوەی کە خۆی بتوانێت ئەو هەوڵە لە جێ خۆیەوە بە کە و شاری یاسایە دروستکە ئەمە زۆر جار وڵاتانی دەرەوەی بیستی نەڵێ هەموو خێزانێک پارێزەرێکی خۆی هەیە ئەمە ڕۆڵێکی زۆر گەوری هەیە کە تۆ بۆ ئەوی هەر شتێک لەناو خێزانەکەت ڕوئەدا سەرگەردان نابی کە لەکێ برسی و چۆن برسی کەسێک هەیە کە مشاوەری پێکی کە ڕاوژی پێەکەی دکتۆری تایبەتی خۆی هەیە ئەم شتانە ئەگەر بە شخصی بکرێتەوە لەجێ زۆر بە ئاسانتر تۆ بتوانانی بەرچاوڕوون بی و بەتەنیا ئەمە بە تاکیش ناکرێت ئوستاز دەبەروی ئێمە کۆمەلگایکی تۆزە عشایر و لە ڕووی کۆمەڵایەتی و تێکەڵ و ئەوەی دەوشێ هەندێک کات ئەوەندەی قسەی خەڵکە کۆمەڵایەتی و دینی و ئەوەکە بخوا قسەی کەسێکی قانونی ناخوا و لەوشێ قسەی دادوەرێک لە چاو قسەی مامۆستایەکی ئاینیە هەر خەڵک حسابیشی وەنەکە لەبەرەوە پەیوەندیدارە بۆی کە ئێمە بتوانین ئەو خەڵکانی کە لە دەروی دادگان لە پیاوانی ئاینی لە مامۆستایانی بەڕێز لە وەزارەتی پەروەردە ئەم وشاریە بە خەڵک بن لە کاتی بوونی کێشە و گرفتەکان پەنابەر لەبەر دادگا چونکە حەلی یەک جارێکی لەوێ و بەڕاستیش ئەبێ ئێمە ئاوڕ لەوە بینەوە کە یاساکانمان بە زۆر ڕێک بخەینەوە کە خەڵک متوانی پێ هەبێت زۆر سپاس دەکەین کاک ئیماد حەمید پارێزەری خوا بەخێر بێت زۆر سپاس